جەماعەت چۆن باش نەحواڵتان طبعا نامەشی زۆر مدێ مەلا لۆ ڤیدیۆ ناکەتی وەرە بەشەر ئەوەندە نەخۆش بی ئەوەندە جوان بی بەخوای گەلە نەخۆش گەلە نەخۆش ینی لە ساعات چەند و هەستامە کە ئەوەندە سێوم خواردی بەخوا ئەوەندەدا قەپارە گوستم لێ دەم پەشیمان بووم وێ عماتێ نەمتانی بخۆم گەل نەخۆشم نازانم سەرمان بووە نازانم کووە وەزاشی زۆر ناخۆشە درب دایم تێکەچی سرم دێشی ناوشانم دێشی نازانم کووە بەخوای بەس بڕێک باشتر بەسەر سرم بەسەر چاوم بەخوای ڤیدیۆ دەکەم ئەو قسەیە ئەمر دەکەن ئەمر بەس بەخوای ئەوەتە هێشتا لە بنجێمە هێشتا لە بنجێمە چی بکەم هیچ بکەم وەڵڵا ناتوانم بەخوای ها بەشەر تای لێبی قەلبی سۆر دەبتەوە سۆر و نییە ئەنجە ئەو هۆمە نامم لەواتێ مەلاوە سۆراو لێدا سۆراو نا بەخوای کاکە نەخۆشم گوی بنێدا سۆرای چ نا بەخوای کاکە نا وەڵڵا ما دەمرم ئەوان دەرێ سۆراو لێدا سۆراویە ما دەمرم نەخۆشم نەخۆش ئەو جەواب لە چێ بچم سۆراوی کۆرەوە